کاتژمێر حوتی بەیانی ئەمڕۆ بە کاتی تاران هەڵمەتی بانگەشە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران کۆتایی هات. هەڵمەتێک کە بەدان پێدانانی بەرپرسانی باڵا سارد و سڕی زۆری پێوە دیار بووە و بەدەمەوە هاتنی هاوڵاتیانی ئێرانی بۆی زۆر سز بووە. سبەینی هەڵبژاردننی خولی 11هەمی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوە دەچێت. لە 7 کاندیدی پەسەندکراوی هەڵبژاردنەکە 3 کاندید لە هەردوو بەرەی ڕیفۆرمخواز و محافزکارەکان کشاونەتەوە. لە بەرەی محافزکاران هەر یەک لە سەعید جەلیلی و علی ڕەزا زاکانی لە بەرژەوەندی ئیبراهیم ڕەئیسی کاندیدی بەهێزی بەرەکەیان کشاونەتەوە. هەروەها موحسین ڕەزایی لە هەمان بەرە کاندیدە بۆ پۆستی سەرۆکۆماری. بەرەی ریفۆرمخوازانیش کە ڕایان گەیاندووە ئەوان نوێنەریان نییە و هیچ کام لە کاندیدەکانیان پەسەند نەکران، بەڵام دوو کەسی ریفۆرمخواز لە لیستی 7 کاندیدە پەسەندکراوەکەی سەرۆکایەتی ئێراندا هەن، ئەوانیش عەبدولناسر هیممەتی و موحسین میهر عەلیزادە. هەرچەندە هەواڵی پاشەکشەی هیممەتی لە میدیاکانی ئێران بڵاو کرایەوە، بەڵام دواتر خۆی ڕایگەیاند کە نەکشاوەتەوە. لە هەڵبژاردنەکەدا 59 ملیۆن و 310,307 وڵاتی مافی دەنگدانیان هەیە. محەممەد خودادادی یاریدەدەری وەزیری فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی ئێران بۆ کاروباری ڕۆژنامەوانی و ڕاگەیاندن دەڵێت سەرباریە ڕێکارەکانی کۆرۆنا زیاتر لە 500 پەیامنێری بیانی لە 226 میدیای نێونەتەوەیی 39 وڵاتەوە ڕووماڵی هەڵبژاردنەکانی ساڵی 1400 ئێران دەکەن. سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران لە وڵاتانی دیکە، سەعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان کە لەو وڵاتانەی کە ئێران نوێنەرایەتی هەیە بەلای کەمەوە سندوقێک بۆ دەنگدان دادەندرێت جگە لە کەنەدا و سەنگاپورە و یەمەن. محەممەد خاتەمی سەرۆکۆماری پێشووتری ئێران و ڕێبەری ریفۆرمخوازان داوای لە هاوڵاتیان کردو بەشداری کارە لە هەڵبژاردنەکاندا بکەن. هاوکات ئەحمەدی نەژادی سەرۆکۆماری پێشووتری ئێران جەختی لەوە کردەوە کە بەشداری هەڵبژاردن ناکات و دەنگ نادات. محسین ڕەزایی کە یەکێکە لە کاندیدا محافزکارەکان دەڵێت ئەگەر نەتوانم بەڵێنەکانم بەجێ بهێنم ئەوە دوای 2 ساڵ دەست دەکار دەکێشمەوە. هیممەتیش کە کاندیدێکی ریفۆرمخوازە ڕایگەیاندووە کە محەممەد جەواد زەریفی وەزیری دەرەوە بەڵێنی پێداوە ئەگەر براوە بێت بەشداری لە کابینەی حکوومەتەکەیدا بکات. زۆرینەی ئاماژەکان باز لە ئەگەری بەهێزی دەرچوونی ئیبراهیم ڕەئیسی دەکەن کە پاڵپشتیشی گەورەی لە ناوباڵی محافزکارەکاندا هەیە، بە تایبەت کە باز لە بەشداری نەکردنی زۆرینەی دەنگدارانی ریفۆرمخواز لە هەڵبژاردنەکەدا دەکرێت. پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1979 12 جار هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەنجام دراوە و 7 کەس بوونەتە سەرۆکۆمار کە 5 2 خولی بەسەریەکەوە هەڵبژێراون. یەکەم سەرۆکۆماری ئێران ئەبولحەسەنی بەنی سەدر بوو، دووەمیش محەممەد عەلی ڕەجایی بوو کە تەنها 28 ڕۆژ سەرۆکۆمار بوو، تیرۆر کرا. سەرۆکۆماری سێمی ئێران عەلی خامنەیی، دواتریش ڕەفسەنجانی و محەممەد خاتەمی و ئەحمەدی نەژاد. حەسەن ڕۆحانیش کە 7ەمە سەرۆکۆمارە 2 خول لەسەر یەک لەو پۆستەدا بووە.